ئاساییە دەمی زۆر دەنگدانەوەی بەس زۆر کەسیشی مەکەین. خۆشەویستان، هەندێکمان یاخود زۆربەمان ڕەزیلین بەخیلین لە عیبادەت و قورئان خوێندن و ذیکری خوادا. بەداخەوە تەماشا دەکەی لاشەی خۆمان سەرف ناکەین، زمانی خۆمان کە بە بەلاشە بە پارە نییە بەخیلی دەکەین لە لاشەی خۆماندا، دوور کات چۆن نوێژمان پێ ناکرێت. بەخیلی دەکەین لە لاشەی خۆماندا لاپەڕەی قورئان ناخوێنین، بەخیلی دەکەین لە لاشەی خۆماندا و لە زمانی خۆماندا بە هەمان شێوە ذیکری خوا ناکەین. زۆربەمان چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتیانە ئەستەغفر الله، چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتیانە سبحان الله وبحمده، پارێشی تێ ناچێت لە کاتێکە. بۆ تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ یوسەبیحون اللەیل والنەهار لا یەفتوڕون، مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ شەو و ڕۆژ ذیکری خوا دەکەن، ماندووش نادەن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئاسمان چۆن دەڵی دەنگ و جیڕەی لێ پەیا بووە، حەقی خۆی شێتی ئاوەی بەسەرا بێت، چۆن شتێک قورس بێت جیڕێ دەنگێکی تایە، ئاسمانیش ئاوا تەنگاوە. بۆیە دەفەرمێ ما فيها موضع أربع أصابع إلا وملك واضع جبهته ساجدا لله. تماشاکە سبحان الله جێگای چوار پەنجە نییە بەتاڵ بێ لەو ئاسمانە گەورانەدا، ئیلا دەبینی مەلائیکەیەک سەجدەی بەدۆ نێوچاوانی دانا و بۆ خوای پەروەردگار سەجدە بۆ خوا دەبات. بەڵام ئێمە ڕەزیلین بەخیلین چروکین لە عیبادەتی خوادا زۆر بەمان. بەداخەوە ئەوش حاڵی مەلائیکەی لە ئاسمانەکان هەموویان سەلامی خوایان لەسەر بێ مەشغوڵن بە عیبادەتەوە، مەشغوڵن بە گوێڕایەڵیکردنی فەرمانی خواوە، ئێمەش سەرقاڵ و مەشغوڵین بە مخالفەکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم. بیلعکسی ئەوان ذیکری خوا دەکەن، ئێمە تاوان دەکەین. ئەوان مەشغوڵن بە عیبادەتەوە، ئێمە بە تاوانەوە. لە کاتێککە ئەوان گوناه و تاوانیان نییە، هیچ هەڕەشەیەکی خوا نەیانگرێتەوە، بەڵام ئێمە هەموو هەڕەشەکانی خوا دەمانگرێتەوە ئەگەر نەگەڕێنەوە بەلای خوا. بۆیە بەڕاستی بەخیل و ڕەزیلین لە عیبادەتی خوادا، ئیتر قورئان خوێندن بێ، نوێژ و عیبادەت و شەو نوێژ بێ، ذیکری خوا بێ، بەخیل و ڕەزیلین، نە لاشەی خۆمان سەرفەکەین بە پێویست وەکو خواناسان، نە زمانمان. مامۆستایەکی بەڕێزمان خوا لێی خۆش بێ ئێستا نەماوە، لە 98 و 99 چوو بۆ حەج، چوە خزمەتی شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێت، کەو کاتە مابوو 98 وەڵامی دەفەرمێ تەلەفۆنێکی ئەرزی لە بەردەمیا بوو، تەلەفۆنی بۆ دەهات جوابی پرسیارەکانی ئەدایەوە. وەڵاهی دەڵێ تەماشا دەکەم ئەو چاوی نەبوو، نابینا بوو. ئەڵێ وەڵاهی کاتێک کە پرسیاریان لێ ئەکرد حەتا پرسیارەکەی تەواو کرد، ئەو کەسە بە تەلەفۆن ئەم ذیکری خوایە بێت، دەبی ناوەست، زمانی ناوەستە. ئەڵێ کاتێکیش کە تەلەفۆنەکەی داخست هەر ذیکری خوایە بێت. ئەوانە خوای ناسی، نەک من و تۆی ئیمان ضەعیف بەخیل و ڕەزیل و چروک ناتوانین چوار لاپەڕە قورئان خوێندن و ڕۆژە. هەندێکمان بەخیل و ڕەزیل و چروکین لەوەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین، ئەوانەی کە بەڕاستی فەقیرن. خوای گەورە دەفەرمێ الشەیطان یەعیدکم الفەقر، شەیطان ئێوە دەترسێنێ لەوەی فەقیر بن. سبحان الله دەتەوێ 50,000 100,000 وەرەقەیە بدەی بە فەقیرێ، دەڵێ نەکەی زۆرە، بەس ئەگەر دەیەها وەرەقە بدەی بە ناو ماڵ احتیاجیە ناڵێن بەی کڕە، ئەڵێ گرانتر بکڕە، شتی باشتر بکڕە. بۆ ناترسێنێ، بۆ شتی دنیایی ناترسێنێ، بۆ مەسروفی هەندێک شت ناترسێنێ، ئەڵێ سەیارەیە بکڕە بە 50 وەرەقە زیاتر بێ، گوێ مەدەرێت. بەڵام کاتێک دەتەوێ یارمەتی فەقیر و هەژارێک بدەی ئەترسێنێ، ئەڵێ نەکە، وا مەکە، زۆری مەدەرێ، پێویست ناکە ئەوەی بیتێ. چ پێویستەکە؟ ئەوە ئیشی شەیطانە. بۆیە تەماشا دەکەی هەندێکمان بە قسەی شەیطانەکەین، لە کاتێکە خوای گەورە دەفەرمێ وەیەقبیضون ئەیدیەهم، منافقەکان دەستیان نوقاندووە، واتە نابەخشن. ئینسانی ئیماندار دەبەخشێ بە پێی توانای خۆی،
ئینسانی منافقش بەنا بەخوا دەستی خۆی ئاوا نوقاندووە، دەستی ناکاتەوە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ناگە، هەر دەڵێ نیمە نیمە نیمە. جا ئەوەشی کەوتی نیمە ئەوە زۆری هەیە، بیکە قاعیدە بۆ خۆت. زۆربەی ئەوانەی کە دەڵێن نیمانەوە ئەپرۆزێنەوە ئەوانە پاری چاکیان داناوە، باوەڕیان قەت پێ نەکەن. ئەوە شەیتان وای دەکردووە بەردەوام ناشکوری بکات، چونکە کڕوزانەوە ناشکوریە، ناڕازیە بە بەشی خوا و ئینسان پەنا بەخوا تووشی درۆژ دەبێت. بەخوا نیمە لە کاتێکا زۆریشی هەیە. چکە من زۆرێک لەوانە بینیوە کە دەڵێن نیمە زۆریان هەیە، ئەوەشی کە هەر نیەتی زۆربەیان نەفسیان بەرزە، وازانەی دەوڵەمەندە فەقیرە پارەی گیرفانیان نییە. يحسبهم الجاهل أغنياء من التعفف. خوای گەورە دەفەرمێ ئەوەندە نەفسیان بەرزە، وازانەی دەوڵەمەندن بەڵام دەوڵەمەندین لە کاتێکا نەفسیان بەرزە. بۆیە شەیتان ڕەزیلی دەکات، فێر ڕەزیلیمان دەکات، وامان لێ دەکات بەخیل و ڕەزیل بین لە ماڵ و سامان بەخشیندا. زستانە دەبینی خەڵکێ نەوتی نییە، جلوبەرگی زستانی نییە، یارمەتی بدە، غیرەتت با بجوڵێ، ئیمانت بجوڵێ. ئەگەر لە فەقیر و هەژار بێ بەپێی توانای خۆت بە تایبەتی دەوڵەمەندەکان دەتوانن فەقیرەکان حاڵیان باشکەن لە زستانە، با لە جیاتی ئەوەی بەتانیە بدا بە کۆڵیدا و سەرمای بێ، با زۆفایدا بگیرسێنێ، نەوتەکەی بۆ دابین کە یارمەتی بدە، ئەتوانی یارمەتی بدەیت، بەخیل مەبە، چونکە دڵنیابە ڕۆژێک دێ بەجێی دەهێڵی. ئەوانەی تر بە بێڕەحمانە دەیخۆن و تۆش محاسبە دەکری لەسەر دینار بە دیناری. زۆرێکمان ڕەزیل و بەخیلی بەداخەوە لە مەسەلەی خۆشەویستیە، لە مەسەلەی ڕێز و ئیحتیرامی خەڵکە بەخیلیمان تایە، چونکە ڕێز و ئیحتیرام بە پارە نییە، خۆشەویستی بە پارە نی بیدەین بە کەسێ بەڵام پێی نادەین. ژن و پیاو هەیە حتا ئێستا بە یەکتریان نەوتە خۆش یەکتریمان خۆش دەوێت، پیان عیبە. من بە ژنەکەم بڵێم خۆشتمەوێ، ئەی بۆ عیبە؟ کاتێککە پرسیار لە پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم، چی کەسێک لای تۆ لە هەموو کەسێک خۆشەویستترە؟ فەرمی لە ئافرەتانە عائیشە، خێزانەکەم خۆشە. ناو سەحابە ناو هەموو پیاوە دەڵێت خێزانم خۆش دەوێت، لە پیاوانە ئەبوبەکرم خۆش دەوێت، لە ژنەکانیشە عائیشەی خێزانی خۆم خۆش دەوێت. بەخیلی ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ڕەزیلی ناکە، چرۆکی ناکە لەوەی خۆشەویستی بە خێزانەکانی ببەخشێت. من بە خێزانەکەم بڵێم جانەکەم، بەڵێ پێی بڵێ، چونکە ئەگەر تۆ پێی نەڵی کۆمەڵی خۆشەویستی بۆ دەرنەبڕی، دووری مەگرە کەسێکی تر لە تەرەفی سێم لە دەرەوە پەنا بخوا بە حرامی بۆی دەربڕێت. ڕەزیل مەبە بەرامبەر مناڵەکانت خۆشەویستیان بۆ دەربڕە، بەرامبەر بە هاوڕێکانت، دراوسێکانت، خزمەکانت، هەر کەسێک کە پێت ئەگەر ڕێز و احترام پارەی تێ ناچێت، ڕەزیلی تیا مەکە، چروکی تیا مەکە، تەنها بە قسە دەبێت. بۆیە سەحابەکان دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام زەردەخەنە لەسەر لێوی مبارەکی بوو، پارەی تێ ناچێت. ئەزان هەندێک کەس پارەی تێچێت نایکا، بۆیە دەڵێن پارەی تێ ناچێت. ڕێزی خێزانت بگرە، ڕێزی مێردت بگرە، خوشکی بەڕێزم، ڕێزی مناڵەکانت بگرە، بەڕێزم ڕێزی باوک و دایکت بگرە، ڕێزی خەڵکی بگرە، پارەی تێ ناچێت. بەخیلیتیان مەکە لەم مەسەلەدا، بەڕێز بە لەگەڵ خەڵکیدا، ئەو کاتە ئینشاءالله خوا بەرزت دەکاتەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیح جامع صغیرە، وأحب الأعمال إلى الله سرور تدخل على مسلم. خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەیە خۆشی بخەیتە دڵی موسڵمانێکەوە، بەخیلیتیان مەکە، ڕەزیلیتیان مەکە، خۆشەویستی بخەیتە دڵی موسڵمانێکەوە بە قسەی خۆش، بە لەفزی شیرین، قسەت ناخۆش نەبێ، قسەت ڕق نەبێ، مەدە لە ناو جەرگ و دڵی ئینسانە. چونکە ئەو کەسانە خەڵکی الحەمدە خۆشیانی ناوێ، وانەی کە قسەیان بەرەو ڕووە خەڵکی حەزی پێیان نییە، خۆشەویست نین لای خەڵکی، چونکە قسەکانیان ئەمەندە ناخۆشە، ئەوەی لە دڵیا بێ هەمووی دەرەگاتەرەوە. وەڵا فڵانکە دڵی پاک هیچ لە دڵیان ناڕێت، کاک هیچی نێڵا، هەمووی دەربڕی، بەرامبەری وێران کرد، کاولی کرد. ئەمانە دڵ پاک نین، ئەمانە دڵیان پیسە، دڵیان ژەنگی کردووە، چونکە ئەوەی لە دڵیا بێ هیچی نایەڵێتەوە. ئینسانی بەڕێز لەوانەیە دە قسە هەبێ بەرامبەر بە کەسێک ئەڵێن باپی نەڵێن، چونکە عاجزە بێ لێوە، با دڵی شتێ نەکا بەرامبەرم. بەس ئینسانێک کە قسە بەرەو ڕووە
دڵی خەڵکی هەمووی شکاندووە هیچ لە دڵیان نەماوە هەتا شتێک لە دڵیان بمێنێ هەمووی دەربڕیوە بۆیە با بەڕێز بینی محتەرەم بینی خۆشەویستی بۆ خەڵکی دەربڕین بە تایبەتی ژن و پیاوە زۆر گرنگە خۆشەویستی لە نێوانیاندا هەبێ هیچ نامەردی و ناپیاوی نێ ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆش نەوێت ئەوە پێغەمبەری خوا وا دەڵێ صلی الله علیه وسلم خوای گەورە لە نێوان ژن و پیاوە خۆشەویستی دروست کردووە ڕەحمی دروست کردووە ئەی ئەگەر نەبوو ئەو ژن و پیاوە هیچ قیمەتێکی نییە هەندێکمان ڕەزیل و چروکین بەخیلین لە سەلامکردندا سبحان الله لە کاتێکا پارەی تێ ناچێت زمانمان ئەگرینەوە سەلام لە خەڵکی ناکەن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح الجامع الصغيرة ئەفەرمێ إن أبخل الناس من بخل بالسلام بەخیلترین و ڕەزیلترین کەس ئەو کەسێ لە سەلامکردنا ڕەزیلی بکات لە هەموو کەسێ ڕەزیلترە تەنیا ڕەزیلی لە ماڵ و سەرۆت و سامان بەخشینا نییە سلام ناکە لە جاتی سلام تەماشا دەکەی چۆن و چاکی دەکە فڵان کە چۆنی برا دوای ئەوەی السلام عەلەیک خوا دەخێر بۆ نووسێ بڵێ السلام عەلەیکم وەڕەحمەت الله خوا بیست خێر بۆ نووسێ دەی بڵێ السلام عەلەیکم با دەخێر دەستکەوێ چونکە لە حەدیثی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک چاکەی هەبێ خوا لێ قبوڵ بکە ئەڕاتە بەهەشت بۆیە دە چاکە بەکەم نەزانە السلام عەلەیکم فڵان کەس چۆنی باشی ئەم دەست پێ بکە بەخیلی مەکە لە سەلامدا بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە جەماعەت چۆنی ئەی بۆ ناڵێ السلام عەلەیکم بێدینێک شانازی بە بێدینی خۆیەوە دەکات تۆ پێت شەرمە سەلام بکەی کە ناوێک لە ناوەکانی خوای گەورە ئەسەلام بەخیل مەبە ڕەزیل مەبە لە بەخشینی سەلامکردندا خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە دەڕۆیت و بۆ ناو ماڵ و مناڵی خۆت لە حەدیث صحیح داهاتوە کاتێک کە سەلام لە ماڵ و مناڵی خۆت دەکەی والله خوای گەورە هەمووی دەکاتە خێر و بەرەکەت بۆ ماڵت هەموو نوێژێکی جەماعەت کە ئەڕۆیتەوە بۆ ماڵ نوێژەکە لە مزگەوتێک یا لە بازاڕی ڕۆژ بۆ سەلام عەلەیکم سەلام لە مناڵەکان بکە لە خێزان مناڵەکان ڕەزیلی تیا مەکە والله خێر و بەرەکەتێکە بۆ ئەو ماڵی تۆ ئینشاءالله وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەڵام هەندێکمان دەڕۆینەوە بۆ ماڵ و جاتی سەلام گوێ نەدەین لە جاتی سەلام سوفایەتی بە ماڵ و مناڵی خۆمان دەکەین دەی سەلامی بکە لە ماڵ و مناڵی خۆت بڵێ سەلامی خواتان لەسەر بێ خوا لێتان ڕازی بێ واتە خوا غەزەبتان لێ نەگرێ هیچ ڕەزیلی تیا مەکە چونکە ئەو کەسەی سەلام ناکا لە خەڵکی بەخیل و ڕەزیلە چروکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم قسەی من نییە بۆیە لە سەلامکردندا بەخیلی مەکە یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بداخوا هندێک من ڕەزیل و بەخیلین چروکین لە مەسروفی ماڵ و مناڵی خۆماندا ژنەکانمان چاوی لە دەستی خەڵکەوەیە مناڵەکانمان بە هەمان شێوە لە کاتێکە هەمانە توانامان هەیە خزمەتی ماڵ و مناڵمان بکەین خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته بەسە بۆ خراپی ئینسان بۆ تاوانباری ئینسان واتە ئینسان ئەمەی هەبێ بۆی کە بەسە پێی بوترێت تاوانبار بەس پیاوکوژ نییە كفى بالمرء إثما واتە بەسە فڵان کەس پێی بوترێ فڵان کەس تاوانبارە چی کەسێک ئەو کەسەی ئەوەی کە هەیەی لە ماڵ و مناڵەکەی خۆی ئەیگرێتەوە ژنەکەی احتیاج و چاوی لە دەستی خەڵکەوەیە والله هەزارەها پیاوی چروک و ڕەزیل هەیە سوێن بەخوا خەڵک پارەیدا بە خێزانەکە ئیتر بۆ پەیوەندی ئەیداتێ یاخۆ لەبەر خاتری خوای داتی چونکە هەیە ئەڵەی گوێ بە دەرەداوای پارە لە پیاوەکەت مەکە خۆم پارەکە دەبێت هەیشە ئەڵێ کاکە مادەم فەقیری ماڵ و ماڵی فەقیرت هەیە و پیاوەکەشی مەسروف ناکە لە ڕای خوا ئەوە زەکات ئەو سەدەقە هەردوو جۆرەکە هەیە بۆ پەیوەندی ئەیداتی هەیشە لەبەر خاتری خوای داتی جا بۆیە کە ڕەزیلیت کرد چروکیت کرد تۆ تاوانباری بەسە بە تاوانباری تۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم
لحديث صحيح مسلم لا تفهم أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. في غمر خاطر صلى الله عليه وسلم قولترين خير وصدقات قولترين مالو بخشين أعوية كبو مالو نالي خودي سرفك بخيلي مكة با من على كانت فيري خرابة نبن باخي أزانة دست لخوف كان نكاتب بيبخشا بوچيكم باش مالو نال احتياج بي بارد بوچي بس رقم داني وتاو كاغذ داني آخر دعای هشتگ رویدا خود تاوان داری هرچی به نیوچوانی خود دگریتوا رزیلی مکه لمالو سامان بخشین برامر بمنالی خود والله قولتني خير وصدقه پیغمبر خواه فرمود صلی الله علیه وسلم اعظمها اجرا لبینی مکه قولتني خير اویا مصروفی مالو منالی خود بکی چانا لخلق نبی ما يرج نقد خلقي باريد ذاتي ما يلا من على كانت خلقي باريد ذاتي توانات هي هر كوي كرو دنيا وداني بگزاوای خواه نقبتك شي بوتوي امام علي رضاي خوالي بتفرمي انساني تشروك الرزيل لدنيا دا وكو فقير اجي داماو بلام لقيامتك دولما محاسبي اكريت شنك زوري جيلاوا ناي خوات اگه توش نيخوي بيگومان پاره زوره بیه سبحان الله اوانی که نایخون پاره آن زوره چون نایخون سلفی ناکن مال منالی خویان بخیل مبلا اوی مصروفی مال منالی خود بکی باچایان دستی خلق نبی و زلیلی خلق نبن او خالقی الان چکه زور که شیکم الله تی روکات ایما یکی له کارکانی خرابونی آفرت میدکه چلوککیتی یکی له کارکانی خرابونی آفرت فێری خراپە و بەدڕەوشتی و خراپەکاری ئەبێ فێری ساڵ ئەبێت چونکە پیاوەکەی بەڕاستی نێرە لەبەر ئەوە فێر ئەبێت بەداخەوە هەندێکمان ڕەزیل و چروکین کورە با بڵێم زۆربەیشمان لە سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم البخيل من ذكرت عنده فلم يصلي علي بخيل أو كسية رزيل أو كسية كنايمني لا أبري نالي صلى الله عليه وسلم أمره چند جار صلوات أنسى في غمري خواهد صلى الله عليه وسلم چند جار أمره زانا چند بخيلين چند رزيلين زمان من أجر بلين اللهم صل على محمد وعلى آل محمد پاري صرف ناكا بنوت وبنزين وغاز إيش ناكا بلاشا بس آية ذكري خواه بيكين آية الصلاة بدنا سخوشي استخواه صلى الله عليه وسلم كخواه يقول الصلاواتي لسر أدا ملايكة كان يخواه الصلاواتي لسر أدا صلى الله عليه وسلم بس إيه مكواه بخيلين والله زروما رزيلين أجر رجل شن هزار جان نمان اللهم صل على محمد والله رزيلين ما انكدوه بوفائي ما انكدوه برامل ببي حمد خواه صلى الله عليه وسلم أو إيه ما يرزداك ببشتيواني خواه بيارمتي خواه لقوم رايو سر شيواوي نقبتي كوا وفاي إما بوخوش استخواه صلى الله عليه وسلم دانا نشي صجر بلين اللهم صل على محمد وعلى آل محمد كل حرب لي اللهم صل على محمد اللهم صل على محمد باريتي ناجي برازين وغاز ونوت صرف ناكي كهرباء صرف ناكي بس زمان بخيليتي أمك وزوغي حالي زوغي ما أنا بخوي يولا عندك من رزيل أما ديارديكي ناشرين كأم خلقت أمر بيداي كردوا بخيري دكات لتوخى كردن لقل برامبري خويدا بحساب مثقفة روشن بيرا هبيقى أعوى يجيبوك تقليدي دا صلاة دارا كانت شاو لوان دكات والله ما توشي نخوشي نبن هزار كز أعوى يقول يسرق شيء خلايا وأزاني أعوى كثير نامريد حتى قيام نامريد والله أو روجي خواب وديدانا ويك شركة بيشو باش ناكل بخوا آوا بكي توقف بكي آوا بكي بخوا شركة طبعا ندريش ناكل كنتيش ناكل كاكا توش نخوشي أبو بو توش نخوشي ولا يبرز والله فلان رئيس فلان سر في دواك من جواك أي في خبري خوشي فرمي صلى الله عليه وسلم لحديثك صحيح داتوا كلا صحيح أبو داود داتوا دفمي ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرقا سيدك هر كاتدو مسلمان بيجيشتن مسلمان إيمان دار باور دار
ئەم باوەڕدارە تەوقەیان کرد لەگەڵ یەکە تەوقەیان کرد نەک دەستی نابەسینگەوە کاکە تەوقەی لەگەڵا دوای دەست بێنە بەسینگە هەرڵێ ئەتۆی دەست درێژکی ئاوەیەک وەگە یاری تەوقەم لەگەڵا مەکە بڤێ وریابە توش نەخۆشیە بم فڵان کەس واکە منی چاوی لێ یەکەم هەر کاتێک دوو باوەڕدار دوو موسڵمان گەیشتن بە یەک تەوقەیان لەگەڵ یەکا کرد خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم پێش ئەوەی لە یەک جیاد بنەوە خوا لیان خۆش بێت خۆتان محروم نەکردەوە زۆربەتان زۆرێک لە خەڵکی دەیەوێت تەقلیدی دەسەڵاتدارەکان بکە ئەوان برا کەسانێکی دنیایین ئەوانە دەستیان لێ بشۆرە ئەوان گویان لەوە نی خوا لیان خۆش بێ یان خۆش نابێ بەڵام تۆ ئیمانداری نابێ بۆ شێوەیە بێ خوا لێت خۆش ئەبێ وەڵڵی لەگەڵ موسڵمانێکا تەوقەت کرد دڵنیا بە خوا لێت خۆش ئەبێ پێشەوەی لەو موسڵمانە جیابیتەوە لێر جیاون بڕۆن باشە ئەمە باشە یا ئاوایەکی بۆ بکەم بۆ ڕێزێکی دەکەی لە تەوقەکردنە تەوقە تووشی نەخۆشیت ناکە تووشی سەرەتان و دەردت ناکە ئەبێت تووشی لێخۆشبوونی خوات ئەکا لێخۆشبوونی خوا هەر دەمریت ئیتر پێویست ناکە ناڵم پارێز مەکەن دوای قسە غەڵەت تێ مەکەن بەڵام هیچ شتێک نیست ئەمڕۆ نەکرۆ نایە و نەیچێک هەر ئاوایەکی بۆکە بە حساب ڕۆشنبیر و مسەقەفە تۆ نەزانی تۆ نەفامی نە ڕۆشنبیری نە عاقڵی نەتێگەشتووی چونکە لە لێخۆشبوونێکی خوا خۆت مەحرومەکەی هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا تەوقەی لەگەڵا بکە بەڵام ناڵم ژن و پیا و ئامۆزا پۆزابێ خۆتە خودنەوە نا ئەوە تاوانبارە بنەوانە چونکە نامەحرەمێکی بەڵام باسی پیاوەکە بەتایبەت تەوقە بکە بەخیلی مەکە لە تەوقەکردن و تەوقەکردن لەگەڵ خەڵکیدا چاوت لە دەسەڵاتدارەکان مەکە سەیری ئەوان مەکە سەیری ئەوە کە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە لێت خۆشە بێت کەواتە ئەمە بە هەر بزانە ئەمە عیبادەتێکی گەورەیە تەوقە لەگەڵ موسڵمانێک ئاکەی تەوقە عیبادەتە چونکە هۆکارێک بۆ لێخۆشبوونی خوا عرف و عادەت نییە بەتەنها بەڵکو هۆکارێکە عیبادەتێکی گەورەیشە ئینشاءڵڵا بەداخەوە زۆرێکمان بەخیرین ڕەزیلین لەوەی کە سوود و قازانج بە خەڵکی بگەێنین ئەو زمانەی خۆمان سەرف ناکەین دوو قسەی خێر لەبین دوو کەسا قسە بکەین دوو کەس بینیان خراپە دوو قسەی خێریان بۆ ناکەین بەخیلی دەکەین لەوەدا بەخیل و ڕەزیلین لەوەی کە سوود بە خەڵکێکی فەقیر و هەژار بگەێنین کەسێک ئیشێکی پێمانە ئیشەکەمان پێ دەکرێت دەڵێ بۆی ناکەم وەڵام بەسەر خەڵکەوە نییە بەس خەریکی خۆمە بوو دەبێت خو سوود بە خەڵکیش بگەێنی ئەبێ سوودێکت بۆ خەڵکی هەبێ بەڵام لە کاتێکە توانات هەیە یارمەتی ئەو کەسە بدەیت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەگەڵ موسڵمانێکا بڕوات ئیشێکی بۆ جێبەجێکات خوای گەورە لە خلیسکاندنی پردی سیرات ئەیپارێزێ واتە ڕزگاری ئەکات بەرەو بەهەشتی خوا پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە نەخلیسکی لەسەر پردی سیرات نەکەوتە ناو دۆزەخەوە کاری موسڵمانێک هەبوو بۆی جێبەجێکە لە توانەتدا هەیە مەجالت هەیە لە توانەتدا هەیە ڕەزیلی مەکە کاگە لەبێن دوو کەسا قسەی کردەوە خەم ناکەم قسە ناکەم لە کاتێک قسەت ئەی خوا ئەگەر قسەت خواردی دەزانی قسەکەت ئەی خوارد قسەی تیا بکە توانات هەیە شتێکی بچووکە بۆ موسڵمانێک بیکڕە توانات هەیە بۆی بکڕە بە سوود بە بێ سوود مەبە بێ کەڵک مەبە خەیر الناس ئەنفعهم للناس خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین کەسێک ئەو کەسانن کە سوودی زیاتر بە خەڵکی دەگەێنن بۆیە ڕەزیلی و چروکی مەکە لەوەی سود و قازانج بە خەڵکی بگەێنی ئەوەی کە لە توانەتدا هەیە ئەو شتێک لە توانەتدا نەبێ ئاساییە بۆی ئینشاءڵڵا هیوادارم ئەم سیفەتانە لە خۆمان دوورخێنەوە سیفەتی خراپ و هەموو سیفەتێکی جوان لە ئێمەدا ڕەنگ بداتەوە بەڵکو خوای گەورە لێمان خۆش بێ هۆکارێک بێ بۆ چوونە بەهەشتمان ئەگەر پێت خۆشە بیتە باشترین کەس ئەوە با سود و کەڵکت هەبێ بۆ خەڵک لە کۆمەلگادا ئینسانێکی بێ کەڵک مەبە بێ سود مەبە چونکە ئەوە خراپترین ئینسانە کە سود و قازانجی بۆ هیچ کەسێک نییە چونکە ئەوەشی چاکەی بۆ خەڵکی هەیە بە کەڵکە بۆ خەڵکی ئەو باشترین کەسە خەیر الناس پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم جا کامیانت پێ خۆشە بەخیل مەبە لە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژارە لە خەڵکێک کە پێویستی بە تۆ جارە دەوڵەمەندێک پێویستی بە تۆیە بەخیلی مەکە لەوەی قسەیە خێر بۆ خەڵکی بکەیت بەخیل مەبە رزيل مبا بإذن إخوة أوكات إن شاء الله بالخوش وبختور دبيت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات
یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوایان ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانەکان لە ماڵەکان یا ربی خوایە شیفایان بدەیت خوایان ڕەحمەت و لێخۆشبوونی خۆت بڕژێنی بەسەر هەموو لایەکماندا یا رب العالمین خوایان وڵاتمان لە شەڕ و بەڵا و ئاژاوە بە دوورکەی خوایان خێر و بەرەکەت بڕژێنی بەسەرماندا لە چروکی و ڕەزیلی لە ئیمان ضعیفی بە دوورمان کە یا رب العالمین وامان لێ بکەی بەردەوام تۆمان لەبیر بێ یا الله خوایان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی وڵاتمان لە هەموو کێش و بەڵایەک بپارێزی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين